مناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە ڕاگرتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی مەدەنی دەکەین کە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ساڵی 2016ەوە ماوەی 7 ساڵە ڕایگرتووە. دیارە ڕاگرتنی پلەبەرزکردنەوە بەپێی ڕێنمایی ژمارە 11 ساڵی 2016 وەزارەتی دارایی بۆ بە پێشبستن بە بڕیاری ژمارە 56 ئەنجومەنی وەزیران لە 21 2015 بە شێوەیەکی ناسایی بڕیاردرا لەوەی کە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران ڕابگیرێت. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو پلەبەرزکردنەوەی فەرمانبەران هێزە ئەمنیەکان و فەرمانبەرانی سێ سەرۆکایەتیەکە دەستی پێکردوێتەوە، بەڵام فەرمانبەرانی مەدەنی و مامۆسایان تاکو ئێستا دەستی پێنەکردوێتەوە. باز لە وردەکاریەکەی دەکەین. بەڵێ دیارە پلەبەرزکردنەوە بەرزە موچات تەرفیع بەپێی دوو یاسا ڕێکخراون کە هەردووکیان یاسای ئیتیحادین و لێرە کاریان پێدەکرێت لە هەرێمی کوردستان. یاسای موچەی بەرانی دەوڵەت و کەرتی گشتی ژمارە 22 ساڵی 2008 و یاسای ڕاژەی شارستانی ژمارە 24 ساڵی 1960. بەپێم دوو یاسایە هەر فەرمانبەرێک 4 بۆ 5 ساڵ جارێک دەبێت پلەکەی بەرز بکرێتەوە. دیارە بە پێم دوو یاسایە کۆمەڵێک مەرجیدانراوە بۆ پلەبەرزکردنەوە، لەوانەیە پلەیەکی وەزیفی سەروتر چۆڵ بێت و فەرمانبەرە و ماوەی تاو کردوێت کە بەپێی یاسا بۆی دانراوە و لە هەمان کاتدا مەرج و توانای لێهاتووی هەبێ و لیژنێکیش پێک بهێنرێ بۆ سەرماندنی توانایی فەرمانبەر بۆ پلەبەرزکردنەوە ئەم مەرجانەی هەیە. بەڵێ سەبارەت بە یاسای موچەی فەرمانبەرانی دەوڵەت و کەرتی گشتی ژمارە 22 ساڵی 2008 لە مادەی شەشەم پێناسەی وەناسانەیەکی پلەبەرزکردنەوەی کردووە. باز دەکات پلەبەرزکردنەوە بریتە لە گواستنەوەی فەرمانبەران لە وەزیفەی تێدایە بۆ وەزیفەیە کە ڕاستەوخۆ دەکەوێتە پلەیەکی بەرزتر. ئەمە پێناسەی پلەبەرزکردنەوەی کە لە یاسای فەرمانبەرانی دەوڵەت و کەرتی گشتیدا هاتووە. بینە سەر جیاوازیکردن لە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران وەکو ئاماژەمان پێدا لە ساڵی 2016 پلەبەرزکردنەوە بۆ هەموو موچەخۆران و فەرمانبەرانی مەدەنی و سەربازی ڕاگیرە. بەڵام ئێستا لە هەندێک سێکتەر پلەبەرزکردنەوە دەستی پێکردوێتەوە. بۆ نمونە لە هێزە ئەمنیەکان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دەستی پێکردوێتەوە. دوای وەزبەی وەزارەتی پێشمەرگەش لە سیویەکی 2024 پلەی 4304 ئافسەر لە هێزەکانی 78 بەرزکرایەوە. وەزارەتی پێشمەرگە باسی لەوە کردبوو ئەوانش کە پلیان بەرز نەکراوەتەوە هەوڵ دەدەن ئەوانیش پلەکەیان بۆ بەرز بکرێتەوە. و بە هەماشی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو فەرمانبەرانی سێ سەرۆکایەتەکەی هەرێم لە ئەنجومەنی وەزیران لە سەرۆکایەتی هەرێم و لە پەرلەمانی کوردستان ئەوانیش پلیان بۆ بەرز کراوەتەوە و دەسەڵاتی دادوەرەکان و فەرمانبەرەکانیش ئەوانیش پلیان بۆ بەرز کراوەتەوە. واتەوەی کە ئێستا ماوە پلەی بۆ بەرز نەکراوەتەوە مامۆسایان و فەرمانبەرانی مەدەنین دیارە هەموو فەرمانبەران و هەموو چەخۆران مافیەوەیانەیە کە پلیان بەرز بکرێتەوە، بەڵام جیاوازی کراوە لە بینی پلەبەرزکردنەوە تاکو ئێستاش حکوومەت هۆکارەکەی ڕوون نەکردوێتەوە. بۆچی تەنام مامۆسایان و فەرمانبەرانی مەدەنی پلەکانیان بۆ بەرز ناکرێتەوە. بینە سەر پارەی خەمڵێنراو بۆ پلەبەرزکردنەوە لەبەرەوەی کە حکوومەتی هەرێم داتای شەفاف بڵاو ناکاتەوە. ئێمە بەناچاری خەمڵان دوومانە، بەڵام وەکو ژمارەی فەرمانبەر ئەوە پشتمان بە لێدوانێکی سەرۆکی ئەنجومەنی ڕاژە بەستووە لە مانگی 12/2022 باز لەوە دەکە کە ژمارەی فەرمانبەرانی مەدەنی 365,000 ئەوەی کە فەرمانبەری مەدەنیە و پارەی خەمڵێنراو کە ئێمەدامان ناوە دیارە دوای ئەوەی کە پلەبەرزکردنەوە لە ماوەی 7 ساڵی ڕابردوو ڕاگیراوە فەرمانبەرێک 1 بۆ 2 پلە حکوومەت 1 بۆ 2 پلە بەرزکردنەوە قەرزداری فەرمانبەرانە. 365 فەرمانبەرمان هەیە لە بینی 100,000 بۆ 300,000 هەر فەرمانبەرێک لای حکوومەتە. گەر ئێمەوە خەمڵان دوومانە 200,000مان حساب کردو بۆ هەر فەرمانبەرێک بەتێگرا کە لای حکوومەت بێ کە بەتێگرا ئەوەی کە مانگانە پارەی خەمڵێنراوی مانگانە کە بۆ پلەبەرزکردنەوە پێویستە بۆ 365,000 فەرمانبەری مەدەنی کە ئێستا ماون 73 ملیار دینارە. بەڵێ بینە سەر پارەی خەمڵێنراو بۆ جێبەجێکردنی داواکاری مامۆستایان دیارە لە ماوەی ئەم ساڵی 2023 بۆ 2024 مامۆستایان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان بایکۆتیان کردبوو. ئێستش بەشێکی زۆریان بایکۆتیان کردووە. چەند داواکاریێکیان هەبوو لە ناویاندا پلە بەرزکردنەوە. ئەگەر وەزارەتی
پەروەردە یاخود حکوومەت پلە بەرزکردنەوەی مامۆستایان جێبەجێ بکە چەندی دەوێمە خەمڵاندومانە دیارە نزیکەی 123,000 مامۆستای میلاک لە هەرێمی کوردستان هەیە ئەوەی کە هەر مامۆستایەک بە پلەی جیاوازی هەیە ئێمە هەژمارمان کردووە بە 200,000 دەکاتە 24 ملیار و 600 میلیۆن دینار خەمڵاندومانە واتە بۆ پلە بەرزکردنەوەی مامۆستایان نزیکەی 25 ملیار دینار بە تەخمینی پێویستە بەوەی کە حکوومەت مانگانە ئەگەر بڕیاری لێبدا یەکێکی دیکە لەوانەیە کە مامۆستانی وانە بێژە کە داواکاریان هەبوو ئەوان بۆی کە بکرێن بەگرێ بەس پێویستیان بە 4 ملیار دینارە بە پێی بەراچوونەی کێمە کردومانەوە زانیاریمان لە مامۆستانی وانە بێژ وەرگتووە دارە ئێستا 13 ملیار و 500 میلیۆن دینار بە شێوی وانە بێژ مانگانە پێویستیان پێێتی بەڵام ئەگەر بکرێتە گرێبەست پێویستی بە 7 ملیار و نیو دەبێت کۆی گشتی جێبەجێکردنی داواکاری مامۆستایان پێویستی بە 28 ملیار و 600 میلیۆن دینارە ئەوەی کە باس کرا وردەکاری ڕاگرنی پلە بەرزکردنەوە و دیارە لە ماوەی 7 ساڵش ئەوەی کە بە تەخمین دەکرێت 3 بۆ 4 تریلیۆن دینار حکوومەت لە موچەخۆرانی خواردووە بە پاساوی پلە بەرزکردنەوە وێرا ئەوەیش کە بە موچەی تاو نەدرا و بە لێبڕین و بە پاشەکەوت وە بە پلە بەرزکردنەوە نزیکەی 30 تریلیۆن دیناری موچەی موچەخۆرانی خواردووە بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ